ئاڤان لوقمان دانیشتوی شاری چەمچەماڵە و ئارەزووی وێنە کێشان دەکات. ئاڤان پیشەی سەرەکی مامۆستایە، بەڵام خولیا و ئارزوی بۆ بواری هونەری شێوەکاری هەیە. ڕێژنە ڕزگار نێردراوی دستی هونەری کورسانی وز لەو بارەوە فیچەرێکی بۆ ئامادەکردوون بابی نەریبین. من ئاڤان لوقمان خەڵکی شاری چەمچەماڵم. پیشەم مامۆستایەتی مامۆستای زمانی ئینگلیزیم لە ئامادەی دەرسەڵێمەوە. من سەرەڕای پیشەکەی خۆم خولیایەکی تایبەتم هەیە بۆ ئیشی شێوەکاری. لە ماڵەوە ئیشی شێوەکاری یەکەم و تا ئێستا ئەو ماوەی 3 ساڵ و نیوە 4 ساڵە بێ چەندین ئیشی شێوەکاریم کردو و تا ئێستاش بەردەوامم. من ڕاستی تا ئێستا هیچ ستایلێکی تایبەت بە خۆمم نییە، چونکە من ئەکادمی نیم، بەڵام ئەوەی توانی بێتم بە شێوەیەکی ئەکادمیانە خۆم فێر کردووە. ئیشەکانم بەگشتی لە زۆربەی قوتابخانەکانە ئیشم کردووە، بە تایبەتی ئەوانە کە قورس بێ خۆم لێداوە بۆ ئەوەی شارەزایی زیاتر پیاکەم و ئیشەکانم هەمووی ئەتوانم بڵێم بە ئیشی زەیتیە، ئەکریلیک بەکار نایەنم زۆر بەکەمی. لە مناڵیەوە خولیایەکی تایبەتمە بۆ وێنە کێشان، بەڵام بە هیچ شێوەیەک یعنی خۆم لێ نایبوو هەتاوەکو 4 ساڵ پێش ئێستا کە دەستم کردو بە ئیکاری هونەری و وەسواس بخوا توانیم سەرکەوتوو بمتیایە. بە شێوەیەکی گشتی هەموو شتێکم کرا، سروشت، ئاژەڵ. بە تایبەتی من زۆر حەزێکی تایبەتم هەیە بۆ کێشانی ئەسب، چونکە ئەسب بە مانای هێز دێت، بە مانای هەستانەوە، بە مانای جەنگ، ئیتر قووەت. طبعاً ئەوە شتێکی تایبەتە لای من و بە هەمان شێوە خولیای تایبەتم هەیە بۆ کێشانی شەپۆل و هەور، چونکە ئەوانە هونەرێکی تایبەتن و تۆزێ قورسن. منش هەتا بتوانم حەزەکەم خۆم بدەم لە ئیشە قورسەکان. من تا ئێستا پێشانگای تایبەت بە خۆمم نەبووە، بەڵام بەشداری چەندین پێشانگای ترم کردووە لە شاری سلێمانی کە سواز بۆخوا پلەیەکی باشم بەدەزێناوە و چەندین شەهادەم هەیە، شەهادەی نەدەوڵەتی میسرم هەیە بۆ کارەکانم و ئیشەڵا لە داهاتوێکی نزیکە بەنیازم پێشانگایەکی تایبەت بخۆم بکەمەوە لە شاری سلێمانی. هونەری وێنەکێشان فێری ئەوەی کردوم کە خۆشەویستی تایبەتم هەبێ بۆ ڕەنگەکان، خۆشەویستیم هەبێ بۆ ژیان و فێرمەکە کە ڕەنگەکان چ جوانیەکیان بەخشیوە بە ژیان. ئێمە هەمومان تووشی نەهامەتی و کێشە ئەبین و تووشی خەمۆکی ئەبین، بەڵام ئەگەر بزانی ژیان چ جوانێکی تایبەتی تایە بە ڕەنگەکانەوە، ئەو کاتە هەموو خەمێک لە بیرەکەی. من زۆربەی کات لەگە قوتابیەکانم کەوتونێتە مناقەشە، سەرڕای دەرسەکانمان مناقەشەی ڕەنگەکانمان کردووە، تومانە چەندین کێشە هەیە بە ڕەنگەکانی ژیان نەتوانین چارەسەریان بکەین. ئەو کاتانەی کە خۆم لەناو تابلۆکانما بینمەوە هەستێکی تایبەتم بۆ دروستە بێت کە بەرهەمی ماندووبوونی خۆمی تیابینمەوە، کە من جاری وە هەبووە لە 24 کاتژمێر هەدوو کاتژمێر خەوتم. بەڕاستی ئەمە بەرهەمێکی گەورەی و دەستکەوتێکی گەورەیە بۆ من و ئەو دەستخۆشیانەی کە لێمەکرێت، ئەو سەرکەوتنانەی کە بەدەستم هێناوە، هەموو ماندووبوونەکانی لە بیری خۆم بردۆتەوە بەجددی. لە شاری چەمچەماڵ چەندین گەلەری هەیە، بەڵام من هیوام ئەوەیە کە لە داهاتوودا وەکو ئافرەتێک لە چەمچەماڵ گەلەرێکی تایبەت بە خۆمم هەبێ کە کارەکانی تیادا بکەم و هەم لە ڕووی بزنسێک بێ بۆ خۆم و هەم حەز و خولیاکانی خۆشم بەردەوام بم.